من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بینەرانی عزیز، بەرنامەی بەخشین ئەم جارە لە درێژەی کار و پرۆژەکانیە بە هیمەتی خێرخوازان دەستی هاوکاریەکانی گەیاندووەتە ئەوانەی کە هێشتا پاشماوەی ئەرفالن، هێشتا خەمی ئەمفالیان لە کیس نەچووە، خەمی هەژاریشی هاتووەتە سەر. هیمەتی خێرخوازان وای کرد ئەمڕۆ بەرنامەی بەخشین بتوانێت لەم مانگە پیرۆزەدا بەشێک لە کەم و کورتیەکان و کەمیستر خوانی سفرەکانیان پڕ بکاتەوە، ئەویش بە هاوکاریکردنی خۆراکێک بۆەوەی کە لەم مانگە پیرۆزەدا سفرەکانیان بڕازێنرێتەوە. والله من سوپاسی کەناڵەکەتان ئەەکەم، سوپاسی هەمووتان ئەەکەم کە هەموو ساڵێک لە جەژنا ئێمە بەسەرەکەنەوە، ئێمە فەقیر و هەژار تەنیا خواشکە بین و ئێوە ماڵتان ئاوا بێ، زۆر مەمنونین هەتا مردن. واللهی هەموو خێرخوازێک داوایان لێکەین، ڕەحممان پێ بکەن، شەفەقەتمان پێ بکەن، ئێمە نەبووین هیچمان نییە، هیچ والله هیچ شک نابین. واللهی باشە کەم و کورتیمان ئەبرێت و محتاجیشمان ئەبرێستا نە پارە هەیە و نەیچەیە، هەیە فەقیرە کوژێ هەیشە فەقیر ڕاست دەکاتەوە. ئێستا ئێوە ڕاستان کردوینەتەوە لە مرسێتی و لە نەبوونی. زۆر سوپاستان ئەەکەم، زۆر زۆر داوا لە خوای گەوراکەم بتان پارێزێ هەموو لایەک خۆتان و کەناڵەکەتان. هیوادارم سەرکەوتبن، خی گەورە لێتان ڕازی بێن و منەتان زۆر زۆر بێ، خی کە هیدایەتی ئێمەدەنەوە چاوتان بۆ هەتیوانە بۆ فەقیرانەوە زۆر زۆر سوپاسان ئەەکەم، خی گەورە لێتان ڕازی بێ، زۆر زۆر پێمان خۆشە، زۆر باشە بۆ ئێمە زۆر زۆر باشە، کەم کورتیمان زۆر بەس ئێوە زۆر یارمەتیمان دەی شڵا کەم کورتیمان پڕکاتەوە وردە وردە شڵا سەر خێر، خوا ئەوەی تری ئەمداتە کە یارمەتی فەقیر و هەتی و لە بێلایەنەکان بدەنوانە کە نیانە هیچیان یەکێکیان وەکو خۆم نەخانومێنەی چمە ساحب سێچوە هەتیوم، زۆر زۆر پێم خۆشە و زۆر دوعای خێریان بۆکەم. دەستخۆشتان لێکم، زۆر زۆر مەمنون و خوا خێران بنووسێ و خوا لێیان ڕازی بێ ئینشەڵڵا. بەخشین خێرخوازانی خۆشەویست، لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 0 965 55. دەستخۆشی لە بەرنامە بەخشینەکەم وەم یارمەتیە و بەم مانگی ڕەمەزانە زۆر دەستخۆشانم، خوا جەزای خێران بداتەوە، وەڵا هیوای سەرکەوتنیان بۆ خۆم تەمەن درێژ بن، هەروە بەردەوام بێ ئەم یارمەتیە. وەڵا باشە لەخوا بەزیابێ زۆر زۆر باشە بۆمان. وەڵا من مەعاشم نییە و ئیتر نازم نەخۆشم بەخوا، چەند نەخۆشییا لە گیانمە غودە و زەخت و نەخۆشی جگەر و دەستخۆشیتان لێکم، خی گەورە بەرەکەت بخاتە ئەمرتانەوە، دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم، خی گەورە نمونەتان زۆر کە ئەوەی بە 250 دینار یارمەتی فەقیرەکە و مسلمانانەکە، خی گەورە نمونەیان زۆر کە لە دنیا و لە قیامەت، خی گەورە سەلامەت دنیا و قیامەتیان کە، خی گەورە بێوەیان کە، خی گەورە ماڵ حەڵال زیاتریان بداتێ، خی گەورە ئەم شەڕوشەیەشە لە بەشتر مسلمانان لادات. والله الحەمدولله باشە لەخوا بەزیات بێ، باشە بۆ فەقیر باشە، دەستخۆشتان لێ یەکەم. ئارە والله زۆر پێویستیان پێیەتی، دەستخۆشتان لێ یەکەم. یا خی گەورە نمونەتان زۆر کە، سەرکەوتو دنیا و قیامەتتان کە، خی گەورە ماڵ زیاتر بەخشێت ئەوانەی کە ئەبەخشێت، خی گەورە ماڵە حەلال زیاتریان بداتێت، نمونەیان زۆر کە، دەستخۆشیانیش لێ یەکەم، سپاسیان ئەەکەم، سپاسی ئەوەیش دەکەم، دەستخۆشی لە ئێوەیش دەکەم.
دەستخۆشتان لەکەمە بە بۆنەی مانگی ڕەمەزان و بەرنامەی بەخشین هەڵەسێ بە چەند پرۆژەیەک لەبەرەوەی مانگێکە مانگی ڕەمەزان خۆی مانگێکە پڕ لە بەرەکەت و کەسانی خێرخواز زیاتر خێر ئەکەن بەرنامەی بەخشین ژیم ساڵ چەند پرۆژەیەکی بۆ یەکێ لەو پرۆژانە خواردن بووە هەژاران ئیمڕۆ لە ناحەی شۆڕش 100 ماڵێک هاوکاری کراوە لەلایەن بەرنامەی بەخشینەوە اینجا ئەم ماڵانە ئێمەش زیاتر ئەو ماڵە فەقیرانن ماڵی فەقیر کەم دەرامەت ماڵی هەتی و ماڵی کەسوکاری ئەنفال خۆی خەڵکی فەقیر لە بۆیە ئەم وەزعەوە فەقیر زۆرە بەڵام شۆڕش لە هەموو شوێنێ زیاتر فەقیر هەیە دایمە شۆڕش لە هەموو کاتێکا کەسی داما و کەسی فەقیر و کەسوکاری ئەنفال و شتەی لێرەیە اینجا بۆیە داوا لە خێرخوازانەکەم زیاتر یارمەتی ئەم بەرنامەیەدەن لەبەرەوەی ئێمەش بە دەستێکی ئەمین بتوانێوانە بگەینینەوە بەم خەڵکە فەقیر و هەژارە زیاتر داوا لە خێرخوازانەکەم یارمەتی بەرنامەی بەخشیندن لەبەرەوەی بەرنامەی بەخشین نەبێ خەڵک لە شارەکانترەوە دەستی ناگات ئەم شارە هەژارە ئەم ناحیە هەژارە خەڵکی هەژار و چەوساوی زۆرە خی گەورە پاداشتیان داتەوە خی گەورە بەرەکەت کاتە ماڵیانەوە فرسەتە لەم کاتەیە یارمەتی خەڵک بدەن بە تایبەتی یارمەتی بەرنامەی بەخشیندن بەشم دەستی یارمەتی هەبێ بۆ ئەو خەڵکە هەژاری ئەم شارۆچکە و ئەم ناحیانە خی گەورە پاداشتیان داتەوە خی گەورە زایان باتەوە. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەت بار نابن بۆ ڕابردوو. بناوی خدای بەخشندۆ میهرەبان دەستخۆشی لە بەڕێستانەکەم بە خێراتنتانەکەم دارە ئێمە ئەمڕۆ هەستاین بە دابەشکردنی ئەم یارمەتیە بەسەر دانیشتوانی شۆڕشە. دانیشتوانی شۆڕش پاشماوەی زۆرینیان پاشماوەی ئەنفالن خەڵکێکن زۆرینیان پێویستیان بەم کۆمەک و هاوکاریانە هەیە زۆرێکیان بێباوکن زۆرێکیان دەستکورتن لە زیاتیەوەیکەوە حکوومەت ینی لە غیابی حکوومەتە ئێمە هەستاوین بە دابشکردنی ئەم هاوکاری و بەیارمەدانی ئەم خەڵکە فەقیرە لەبەرەوەی خەڵکێکی زۆر دەستکورتی لێ و پێویستیان بە یارمەتی هەیە بە تایبەتی لەم وەزع داراییە خراپەیە کەوا بەڕاستی ئێستا وەزعێکی دارایی خراپە خەڵک تێکەوتووە خەڵک زۆر پێویستیان بە کۆمەک و هاوکاری هەیە. بەڵێ دیارە ئێمە بەناوی بەخشینش بە هاوکاری ئەم خێرخوازە بەڕێزانە ئەتوانن کەوا لەگەڵ ئەم خەڵکە بەردەوام بن و یارمەتی ئەم خەڵکە بدەن داوا لە خێرخوازانەکەین لەگەڵ ئەم وەزع داراییەشە هێشتا هەر بەردەوام بن هێشتا هەر زیاتر هاوکاری بەرنامی بەخشین بکەن تاوک ئێمەش بتوانین خەڵکێکی زیاتر هاوکاری بکەین و بتوانین یارمەتی ئەم خەڵکە هەژارە زیاتر بدەین و خەڵک لەم نەهامەتی و دەستکورتی ڕزگارکردن و پشتیوانی خوای گەورە ئینشاڵڵا. ئەمانە بەشێکن لەو خێزانە هەژارانەی کە بەدەستی ئێوەی خێرخواز ئەمڕۆ دڵخۆشکران کاتێک کە ڕویان لە بنکە و شوێنەکانی بەرنامەی بەخشین کرد بەدەستی بەتاڵ هاتن بەڵام دەستپڕیان هەر بۆ خێر و خێرخوازیەکانی ئێوە دەگەڕێتەوە لە درێژەی پرۆژەکانی بەرنامەی بەخشیندا کە یەکێک لەو پرۆژانە بەخشینی خۆراک بوو بە ماڵە هەژارەکان ئەمڕۆ بەشێکی تر لە ڕەشپۆشەکان و پاشماوەکانی ئەنفالی دڵخۆش کرد ئەویش بە بەخشینی خۆراکێک بۆ سەر سفرە و خوانەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان و جژنی پیرۆزی ڕەمەزانیان
بە بەخشینی خۆراک بەسەر 100 ماڵ لەم هەژارانە بەخشین ئەم جارە دەستی ئاوگاریەکانی گەیاندە ناحیەی شۆڕش. ئێوەش ببەخشن بۆ ئەوەی کە بەخشین بەردەوام بێت.